گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی عزیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین ناڕەزایەتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاسگرانی دەرمان، گیان لە دەستانی ئەنوەر چالشی لە زیندانی ورمێ، ئازادی هێرش زەندی ناوگەران لە زیندانی سنا، ڕێپێوانی ژنانی باکووری کوردستان دژ بە سەرکوتی دەوڵەتی تورکیا، گیان لە دەستانی 8 قوتابی و معەلم لە ڕۆژاوای کوردستان، مانگرتنی پەرستاران لە نەخۆشخانەی زەهرای ئیسفەهان و کۆبوونەوەی نەرگس محەممەدی و چالاکانی ژن لە بەردەم زیندانی ئێڤین. ناڕەزایەتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاسگرانی دەرمان. ڕۆژی چوارشەممە 1 ڕەشەمە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاسگرانی دەرمان ناڕەزایەتیان دەربڕی و خوازیاری کاردانەوەی کۆمەڵگا بەرامبەر بەو گرانیە بوون. بە وتەی نوێنەرێکی مەجلیسی ڕژیم هێشتا ساڵی 1403 تەواو نەبووە، نرخی دەرمان 50 بۆ 400 لە سەد گران بووە و بڕیارە لە ساڵی داهاتوو ئەرزی تەرجیحی و نیمایی وەلا بنرێت. ئەگەر ئەرزی پێویست بۆ دابینکردنی دەرمان دیاری نەکرێت، نرخی دەرمان چەند هێندە بەرز دەبێتەوە و 80 لە سەد خەڵک لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش دەبن. گیانەدەستانی ئەنوەر چالشی لە زیندانی ورمێ. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئەنوەر چالشی بەندکراوی سیاسی خەڵکی گوندی لۆرزینی سەر بە ناوچەی مەرگەڤەری ورمێ بەهۆی نەخۆشی لە زیندانی ئەو شارە گیانی لەدەستاوە. ڕۆژی چوارشەممە 12 سەرماوەزی 1399 هەتاوی ئەنوەر چالشی هاوکات لەگەڵ دوو کەسی دیکە بە ناوەکانی کامیل جەباروەند خەڵکی گوندی چریک ئاوا و موسا ئاڵووسی خەڵکی گوندی وەلەندی سەر بە شاری ورمێ لەلایەن ئیطلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و بۆ گورتوخانە ڕاگوێزراون. ئەنوەر دواتر بە تۆمەتی تێکدانی ئاسایشی گشتی لە ڕێگەی ئەندامەتی لە یەکێک لە حیزبە نایارەکانی ڕژیم بە 7 ساڵ زیندان مەحکوم کرا و موسا ئاڵووسی بەدانانی بارمتە ئازاد کرا. ئەنوەر چالشی لە زینداندا تووشی نەخۆشی شێرپەنجەی ڕێخۆڵە بوو، بەڵام بەرپرسانی زیندان و ئیطلاعاتی سوپای پاسداران ئەو بەندکراوە سیاسییان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کرد، تاکو دۆخی تەندروستی بە تەواوی تێکچوو و گیانی لەدەستا. دەست بەسەرکردنی سالار تاهیر ئەفشار لە شاری ورمێ. ڕۆژی سێشەممە 30 ڕێبەندان شارومەندێکی خەڵکی شاری ورمێ بە ناوی سالار تاهیر ئەفشار لە شوێنی کارەکەی لەلایەن ئیدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەر کرا. سێودا تاهیر ئەفشار خوشکی ئەو چالاکە مەدەنیە بە بڵاوکردنی وێنەی براکەی هەواڵی دەست بەسەرکرانی پشتڕاست کردووەتەوە و ڕایگەیاندووە. سالار لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا بە دایکی وتووە کە لەلایەن ئیدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیە لە شاری تەورێز کراوە. جێگای ئاماژەیە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی ناوبراو لەبەردەستانیە. ئازادی هێرش زەندی ناوگەران لە زیندانی سنا. ڕۆژی سێشەممە 30 ڕێبەندانی 1403 هەتاوی هێرش زەندی ناوگەران تەمەت 40 ساڵ و بەندکراوی سیاسی پێشوی دانیشتووی شاری سنا پاش 1 مانگ بەندکران بەدانانی بارمتە لە زیندانی ناوەندی سنا ئازاد کرا. ڕۆژی دووشەممە 1 ڕێبەندانی 1403 هەتاوی هێرش زەندی پاش هێرشی هێزەکانی ئیدارە ئیطلاعات بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و بۆ گورتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیە گواسترایەوە. هێرش زەندی لە بەندکراوانی سیاسی دەیە 80 هەتاویە کە بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە حیزبە نایارەکانی ڕژیم زیندانی کرابوو. ڕێپێوانی ژنانی باکووری کوردستان دژ بە سیاسەتی سەرکوتی دەوڵەتی تورکیا. ڕۆژی چوارشەممە 1 ڕەشەمە ژنانی ئازادی خوازی ناوچەی سلوپی لە پارێزگای شڕناخ دژ بە توندوتیژی پلیسی تورکیا و زیندانیکردنی شارەدارانی شاری وان ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. ئەو چالاکیە لەلایەن بزوتنەوەی ژنانی ئازادی ڕێکخرا و لەلایەن ئەندامانی پارلەمان و نوێنەرانی حیزبە سیاسیەکانی باکووری کوردستان پێشوازی لێکراوە. ژنانی بەشدار لەو خۆپیشاندانە دروشمەکانی دژ بە توندوتیژی دەوڵەتی پیاوسالالی تورکیا وەستاوین و ژنجیان ئازادیان بەرز کردەوە و خوازیاری کۆتایی هێنان بە سیاسەتی سەرکوت و قڕکردنی سیاسی کوردان لەو وڵاتە بوون.
گیان لەدەستانی 18 قوتابی و معلم لە ڕۆژئاوای کوردستان. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە سووریا لە ماوەی 2 مانگی ڕابردوودا 18 قوتابی و مامۆستای قوتابخانە لە هێرشی ئەرتەشی تورکیا و گروپە جیهادیەکانی سەر بە وڵاتە بۆ سەر ڕۆژئاوای کوردستان گیانیان بەخ کردووە. لەو راپۆرتەدا وێڕای ئاماژەدان بە بردومانی قوتابخانە، نەخۆشخانە، وێزگەی کارەباو ئاو پێشێلکاریەکانی دەوڵەتی تورکیا بە توندی شەرمەزار کراوە. بەپێ ئامارەکان 18 قوتابی و معلم لە هێرشەکانی تورکیا گیانیان بەخ کردووە و 8 کەسی دیکە بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. ناڕەزایەتی کرێکارانی ئەبنیەی فەنی لە ڕێگەی ئاسنی درود و کرمان. ڕۆژی چوارشەمە 1 ڕەشەمە کرێکارانی شاغڵ لە ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی کرمان و درود لە ئاسنەدانی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بەپێ زانیاریەکان کرێکارانی ناڕازی ماوەی چەند ڕۆژە لە بەردەم دەفتەری شرکت کۆبوونەوە، بەڵام بەرپرسانی دەوڵەت هیچ بایەخێکیان پێ نەداون. ناڕازیان بە وتنەوەی دروشم، خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست بەپێ ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕێزبەندی، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕفاهی، هەروەها پەرداختی جێژنانە و پاداشی کۆتایی ساڵ بوون. کۆبوونەوەی کرێکارانی پەیمانی مخابرات لە خوراسانی ڕەزەوی. ڕۆژی چوارشەمە 1 ڕەشەمە کرێکارانی پەیمانی شاغڵ لە شرکەتی مخابراتی خوراسانی ڕەزەوی دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێ راپۆرتەکان کرێکارانی پەیمانی مخابرات لە شارەکانی مەشهەد، بەردەسکەن و خاف لە بەردەم ئەو ڕێکخراوەیە کۆبوونەتەوە بە وتنەوەی دروشم، خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕێزبەندی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، زیادکردنی حەقدەست بەپێ ڕێژەی هەڵاوسان، پێدانی بیمەی تەکمیلی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. مانگرتنی پەرستاران لە نەخۆشخانەی زەهرای ئیسفەهان. پەرستاران و کادری دەرمان لە نەخۆشخانەی زەهرای ئیسفەهان ڕۆژی چوارشەمە 1 ڕەشەمە بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دژ بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی دەستیان لە کار کێشا و کۆبوونەوە. پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی ئێران خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، چوونە سەرەوەی تعرفەی پەرستاری، کەمکردنەوەی ساعەتی کار، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پێدانی ئیزافەکاری و کارانە، دامەزرانی هێزی کاری نوێ و تیارکردنی بەشەکانی ئۆرژانس بوون. کۆبوونەوەی نەرگز محەممەدی و چالاکانی ژن لە بەردەم زیندانی ئێڤین. شەوی سێشەممە 30 ڕێبەندان نەرگز محەممەدی براوەی خەڵاتی نۆبێلی ئاشتی و ژمارەیەک لە چالاکانی مافی ژن لە بەردەم زیندانی ئێڤیندا کۆبوونەوە و پەتی سێدارەیان سووتاند. بەپێ زانیاریەکان نەرگز محەممەدی و چالاکانی مافی ژن هاوکات لەگەڵ مانگرتنی بەندکراوان لە کارزاری سێشەمانەی نابۆی ئەعدام با بەدەستەوە گرتنی پلاکار لە بەردەم زیندانی ئێڤین کۆبوونەتەوە و بە وتنەوەی دروشم خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. کوژرانی کاسبکارێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە بەندەر دەیلەم. لە ڕۆژانی ڕابردوودا کاسبکارێک بە ناوی مەیسەم بوعەلی لە شارستانی بەیدەن دەیلەمی سەر بە پارێزگای بوشێر بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی حکوومەت لە جادەی هەندیجان بۆ ئامری گیانی لەدەستاوە. بەپێ راپۆرتەکان ئەو کاسبکارە تەنیا لە کەلوپەلی نێوماڵ پێبووە و هێزەکانی حکوومەت بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت تەقەیان لە ئۆتۆمبیلەکەی کردووە کوشتویانە. ڕۆژی سێشەمە 30 ڕێبەندان مەراسمی ناشتنی تەرمی مەیسەم بوعەلی لە بەردەم دەیلەمی بەڕێوە چووە و سەدان کەس بەشداریان تێدا کرد. خەڵکی داغداری بەندەر دەیلەم دژ بە کۆماری ئیسلامی دروژیان بەرز کردەوە و خوازیاری محاکمەی تاوانباران بوون. هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەرماڵی شارومەندانی بەهایی لە کەرەج و قەزوین. ڕۆژی دووشەممە 29 ڕێبەندان هێزەکانی وەزارەتی ئیطلاعاتی ڕژیم لە شارەکانی کەرەج و قەزوین هێرشیان کردە سەرماڵی شارومەندانی بەهایی و دوو کەسیان بەناوەکانی فەریبا میساقی و عیرفان ئیشراقی دەست بەسەر کرد. بەپێ زانیاریەکان خانووی 14 شارومەندی بەهایی لە شارەکانی خوڕەمدەشت، گەوهەردەشت و مهرشاری کەرەج بەناوەکانی پژمان ڕەزایی، پەیمان ڕەزایی، میهرانە مطلق ئارانی، نازیلا ڕەئیسی، نەوا ئەنساری، نەسیم ئەنساری، هوماش شەعبانپور، شەمسیە شەهبازیان، فەرهود یەزدانی، ئالیس تەیموری، فەریبا میساقی، سەوگەند ڕەنگڕەز،
شەوقی تەیبانی و عرفان ئیشراقی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە پشکێندرا و دوو کەسیان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراونەتەوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی حەف بەندکراو لە چوار زیندانی ئێران. ڕۆژی چوارشەممە 1 ڕەشەمە حکمی ئەعدامی حەف بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر، کوشتنی بە ئەنقەست و دزی چەکدارانە لە زیندانەکانی شیراز، ئامل، قەزلحەسار و ئەلی گودەرز جێبەجێکرا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، بەندکراوێک بە ناوی مالک پارسا بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست لە زیندانی ئامل لە سێدارە دراوە. لە زیندانی قەزلحەساری کەرەج حکمی ئەعدامی سێ بەندکراو بە ناوەکانی ڕەزا ئەنزەلیچی، ساسان میرهادی و بهروز محەممەدی بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر، دزی چەکدارانە و کوشتنی بە ئەنقەست جێبەجێکراوە. لە لایەکی دیکەوە پیاوێک بە ناوی مهدی ئێرانیان و ژنێک پاشناوی باقری نژاد بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست لە زیندانی عادڵابادی شیراز لە سێدارە دراون و لە زیندانی ئەلی گودەرز بەندکراوێک بە ناوی حەمید مهدی پەنا بە هەمان تۆمەت ئیعدام کراوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەرشاد بژین.